خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان لەم بەشەی پرۆگرامەکە لەسەر بابەتێکی تەندروستی قساکەین. ئەم بابەتیان پەیوەندی بە پیاوانی ئازیزەوە هەیە، باش گوێ بگرن، چونکە لەم بەشەی پرۆگرامەکە بە وردی قسە لەسەر گۆڕانی هۆرمۆنەکانەکەین لە پیاوانە. با بزانین چی کاریگەری هەیە لە گۆڕانی هۆرمۆن لە پیاوانە. بۆ نمونە ئەو خواردنەوانی کە ڕۆژانە پیاوانەی خۆنەوە یاخود لایفستایلی پیاوان ئەمانە تا چەند هۆکارن بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە هۆرمۆنەکانە بکرێ و هەروەها گۆڕینی هۆرمۆنەکان چ کاریگەریەکی نەرێنی ئەبێ لەسەر تەندروستی و جەستەی پیاوان. ئەو هۆرمۆنانی کاگۆڕن کامانن. اینجا بۆ ئەوەی بە چڕ و پڕی زانیاری لەسەر ئەم بابەتە وەرگرین، ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵی و میوانداری بەڕێز دکتۆر دیێراو سەعیدمان کردو کە بەڕێزیان سپۆڕی وردن لە نەشتەرگەری و چارەسەری نەوزۆکی پیاوان و لاوازی سێکسی. دکتۆریان سڵاو لەبێ بەخێربەی. سڵاو لەبێ دکتۆر بەڕێز، سڵاو بۆ هەموو هاوڵاتیانی چۆنەڵی متابعی کەناڵی کورسات. دوادارین بەرنامەیەکی هۆشیاری تەندروستی بێ بۆ عامی خەڵک. ئێمەش بێنین بۆ ئێمەش بۆ هیواین. دکتۆر هەر دەستپێک باسێکی ئەومان بۆ بکە با بزانین دیارچین و باوچین ئەو هۆرمۆنانی کە لە پیاوانە هەیە و گۆڕانکاری بەسەرابێت کامانن. بەڵێ طبعاً یەکێک لە داینەمۆی هۆرمۆنی با بڵێن ژیان لە پیاوانە کە هەل لە مناڵی و با بڵێن ئەم شتە مەسوولە لەوەی کە ئەم مناڵە وردەوەدە بەرەو ئەو بڕوا کە بگاتە بلوغ و دوایەوە کەسێکی پێگەیشت و هۆرمۆنی تەستۆستێرۆنە. طبعاً هۆرمۆنی تەستۆستێرۆن زۆر جار لای ئێمە بەس وەکو هۆرمۆنی نێرینە، وەکو هۆرمۆنێکی حەز و ئارەزوو با بڵێن تعبیر کراوە. بەڵام ڕاستە ئەمە یەکێکە لە فەرمانە سەرەکیەکانی هۆرمۆنی تەستۆستێرۆن، بەڵام بێژگە لەمەش هەنێک فەرمانیکەی هەیە. بۆ نمونە تێوی ئێسک گەشەی ماسوولکەکان لە هەمان کاتە گەشەی مناڵ لە تەمەنی مێرد مناڵیە و کۆنتترۆڵی کەمی خوێن و کۆنتترۆڵی شەکرا و دوای ئەوە لە هەمان کاتە میزاجی کەسەکە، بۆ نمونەیانی باقەتێکی باشی هەبێ، خەوی باش بێ، بیرکردنەوەی بتوانێت ئیشەکانی ڕۆژانی بە مەزبوطی لە هەر بوارێکا جێبەجێ بکات. ئەمە زۆر مهمە. ئەوە بێجگەلەوەی کە باسمان کرد کە فرمانە سەرەکیەکەشی بریتێ لەوەی کە کەسێک وا دەرەکەوێت کە وەکو با بڵێن نیشانەکان کە ظاهریان سیرەکەی کە کەسێکە ئەڵی پێگەیشتووە پیاوێکە، بۆ منە ڕیش و سمێڵی هەیە، جسمی لە جسمی کەسێکە چێکە وەکو پیاوایە و پاشان مۆزوعی با بڵێن حەز و ئارەزوو و کردداری سەرجێگەی کە ئەمەیشەکە لە هۆرمۆنە سەرچەکە. باشە، ئەم بابەتە خۆی لە پیاوانە دوو لایەنێک دێتەوە. ئەگەر گرفتیان تێکچوون هەبێ لە هۆرمۆنەکان، لایەنی جەستەی ئەگەر چی کاریگەری کە بێ لەسەر ئەندامەکانی تر یا کەم و کوڕیەکان، لایەنە دەرونیەکەش وەکو سترێسی و کۆمەڵە بابەتی نەخۆشی دەرونیە کە لەوانە زۆر کاریگەری هەبێ لەسەر هۆرمۆنە. دیاریکردنی کەمی ئەم هۆرمۆنە یاخود یەکچوونی ئەم هۆرمۆنە ئەتوانێت تەمەنێکی دیاریکراوە بێ، یاخود هەو گەنجەی کە ئیتر پێگەیشتووە ئەتوانێت لەو تەمەنەوە دیاری بکرێت. خۆی تەبان هەر لە ظاهیرەوە کە کەسەکە بینی ئەتوانی قەرارێک بیت هەر لە ناخی خۆتا کەم کەسە طبیعیە یا طبیعی نییە. بوون منە کەسێکیە کەسێک جسمێکی ڕێکی هەیە و ڕێش و سمێڵی هەیە، پاشان مووی جەستەی دروست بۆ وەکو هەر گەنجێک وەکو هەر کوڕێک کە لە تەمەنی بڵوغایەوە گاتە قۆناغی گەشە، ئەمە توانی تقریباً ظاهیرێن بڵێ ئەم کەسە طبیعیە. بێژگە لەوەی کە کەسەکە لەوانەیە لە کلینیک تۆ فەحسی تایبەتی بۆ بکەی بۆ شوێنانی کە مەسئولن لە دروستکردنی سپێرمەکان وەکو با بڵێن ئەندامی نێرینە یاخود گونەکان، سنگی، ئەمانە هەمووی با بڵێن هەنێک نیشانن کە بە چاو با بڵێن ئەیبینی. پاشان دەنگی کەسەکە کەسەکەی دەنگی گەڕا، مووی پێوەی دەموچاوی، ئەمانە ینی نیشانەیەکی ظاهرین کە ئیبینی لەم کەسا کە ئەزانی ظاهریان هۆرمۆنی باشە. و حەزیشەکەم ینی هیوادارم خەڵک لە خۆی و فەحسی هۆرمۆنی تەستۆستێرۆن نەکە. زۆر جار سیرەکەی کەسەکە کەسێکی طبیعیە، گەشەی طبیعی، مەراحیلەکانی قۆناغی بڕووی تێپەڕانووە، زەواجی کردووە، تێگەی ینی هەموو نیشانانی تێ وەکو گەنجێک کە نیشانی با بڵێن نێرینەیە، بەڵام هەر لە خۆیە بە مێشکاتی فەحسێکی هۆرمۆنی تەستۆستێرۆنەکە. طبعاً ئێمە وەکو پسپۆڕی ئەم بوارە یان هەر پزیشکێکی بەڕێز، یعنی تۆ بەتەنها پەنا بۆ نابێ ئەم فەحسە بکەی، ئەبێت تۆ لەگەڵ نەخۆشەکە ئاخافتن و گفتوگۆ بکەی دەربارەی ئەو شتانەی کە هەستەکە بۆ نمونە با بڵێن وا تەسەوورکە کە ئەمە کەم بۆتەوە، چکە زۆر جار لە گەنجە یعنی بە دەرەجەیەشی کەم
ئەکرێ بڵین لە سا 1 بۆ 5 کێشەی کەمی هۆرمۆنی تێستۆستێرۆنیان هەبێ کە بابەتەکە لەوانێ زگماکی بێ یا لە کاتی گەشی مناڵەیە هەنێ هۆکار هەیە ناچینە تەفاسیلەوە کە هۆکارە بۆ ئەوەی هۆرمۆنی تێستۆستێرۆنی کەم بێ ئەجینا کەسێکی گەنج کەم مەراحلانی تێپەڕاند بێ ئەکری هۆکاری کا هەبێ زیاتر ئەتوانین بڵین هۆکارەکان وەکو ئاماژۆ پیاکە سەر بۆ هۆکاری پسایکۆلۆژیە دەرونیە فشاری دەرونیە کەم خەویە باشە یا قەڵەویە یان لایفستایلی غەڵەتە ڕێازە ناکە خواردنی کالۆری زۆر وەرەگرێ سکی گەورە بووە کەوا کە ئەمە هۆرمۆنی ئیسترۆژینی بەرز بێتەوە هۆرمۆنی تێستۆستێرۆنی کەم بێتەوە یعنی ئەمانە هەموو ئەو هۆکارانن کە ئەکرێ ئێمە بڵین کە پێوتری هۆکاری ژینگەیی هۆکارە بێ بۆ ئەوەی کە ئەم کەسە هۆرمۆنی تێستۆستێرۆنی دابەزێ بەڵام وەکو وتمان بەتەنها بە فحسەکە قەرار ناین بە پرسیار و وەڵام لەگەڵ نەخۆشەکەش بزانین ئەو نیشانانی کە کەسەکە تایەتی کەمی هۆرمۆنی تێستۆستێرۆن بە هاوکاری فحسیس با بڵین تێستۆستێرۆنەکە کە لە بەیانیان نابێ بکرێ ئەمە زۆر مهمە چونکە بەداخەوە زۆر جان نەخۆشی بۆ لای ئێمە فحسی تێستۆستێرۆنی کردووە لە دوای سەعات 12 کە ئەمە شتێکی فەسلەجیە لە ساسی کەمەکات هەتا ئاگاتە دەوری 11 شەو بۆی ئەبی کاتەکەشی تەوقیتەکەشی زۆر مناسب بێ لە کاتی بەیانیان نابێ و بەسکی خاڵی بێ و ئەگەر لە سعات 8 بۆ 11 بێ زۆر باشتر باشە دکتۆرەوەی کە زۆر گرنگە گرنگی هۆشیاریە ینی ئێمە زۆر جار نەیکەینە بابەتێک بڵین من چۆنم شتە بکەم لەوانێ بۆ من عیبە بێت بە تایبەتی بە ئەم پرسیارەمان بێت بۆ ئەو کەسانە بێ کە زەواجیان کردەوە لەوانەیە لەگەڵ ئەم خانمەیە خۆیان بینی خۆیان کێشەیەکیان هەبێ ئەمە تەندروستە ئەمە ئێوە پزیشکی پسپۆڕن تا چەند گرنگە پشتگوێ نەخرێت بێن بۆ لای ئێوە پشکنین بکرێت بتوانن گرفتەکان بجڵسە نەک لەبەر کۆمەڵێک بە تایبەتی دەستواژێک ئەمەی تر بالابین ئایبە چۆن مشتی واکەم ئەمە وەکو جەستەی مرۆڤ وایە چۆن ئەندامێک نەخۆشەکەی چارەسەری بۆکەن ئەمەش ئەندامێکی تر نەخۆشە خۆی لە ڕاستیە وەکو بابەتێکی بواری ئێمە بۆ ئەمە لە هەر لاین لە جیهانە گەنجێک ئەگەر بە تەبیعی ینی قۆناغەکانی گەشەی تێپەڕاند بێ فحسی هەڵسەنگاندنی هۆرمۆنی تێستۆستێرۆن و فحسی سپێرمەمانی بۆ ناکەین چکە بۆتان ڕوونەکەمەوە بۆچیەوە ناکەین بەڵام ئەگەر ئەم گەنجە هەر لە مناڵیەوە کە گەشەیە کە ئەگاتە قۆناغی بلوغ و با بڵین گەورە ئەبێ هەستەکە هەنێک کێشە هەبووە یا باوکدایکی باسیەکە یەشی لە گونەکانی دانەڕۆزیەوە یا هەردووچیان یا سوڕاوە یان با بڵین تووشی مەلەخڕە بووە باشە گەشەی قۆناغی بلوغی طبیعی نەبووە شێرپەنجەیەکیە بووە عیلاجی شیمیایی وەرگرتووە یان با بڵین عیلاجی تیشکی وەرگرتووە ئەمانە دیارن هەست ئەکی یعنی ئینێک هەیە لە ڕابردووە کە خێزانەکی ئیزانی ئەکرێ ئەمانە پێشوەختە فحسیان بۆ بکەی بۆی ڕێنمایین پێبی بزانی ئامادە بن یا ئامادە نابن بەڵام کەسێکی گەنجی اعتیادی طبیعی قۆناغەکانی گەشتی تێپەڕان و هیچ پێویست بۆ فحسە ناکە بۆ چکە فحسی سپێرم زۆر جار بەداخەوە ئێمە وەکو وەرقی ئیمتیحان بەکاریە 49 کەوتی و 50 دەرچووی فحسی سپێرم ئەکرێ گۆڕانکاری بەسەرابێ لەوانەیە و کەسە و ڕۆژەی کە ئیکە سترێس بوو بێ یان بە باشی ئامادە نەبوو بێ یا تووشی هەوکردنێک بوو بێ سێرەی لەوانی نسبەتێکی کەم خوێنێتەوە سایکۆلۆژی ئەم گەنجە تێکەچێ بۆ فحس تێگەی یا فحسی هۆرمۆنەکەی بۆەکی سترێسە قەلەقە ماڵێک دروستەکە کەی بگونجێ بچێتە ماڵی خۆیەوە ئەمە هەر لە خۆیەوە وای لێکە کە خەوی باش نەبێ کۆرتیزۆڵی بەرز بێتەوە سیرەکی تەستۆستێرۆنەکەی لەوانەیە وەقتیان تۆزێک دابەزێ بەڵام ئەمە مانایەوە نیتر ئەم کەسە کێشەی هەیە بۆیە بە شێوەیەکی عام ئامۆژگاریمان بۆ گەنجان یا بۆ ئەو کەسانی کە ئەسنە پرۆسی هاوسەرگیریەوە پێویست ناکە ئەگەر لە ڕابردووە کێشەیەکی زەق و گەورە نەبوو بێ پێویست ناکەم فحسە بکە ئەچێتە پرۆسەکەوە بۆ ماوەی ساڵێک متابعەکە ئێمەش پرسوڕای لەگەڵاکەین چۆنە وەکو ئەوەی کە ژیانی با بڵین هاوسێریتی لەگە با بڵین لەگەڵ خێزانیا و پاشان دوای ئەوە ئەگەر مۆزوعی مناڵ هەبوویان نا بەڵام پرسیارەکەی تۆ شتی لە پشتەوەیە کە ئەمە زۆر مهمە پێوترێ هوشیاری تەندروستی سێکسی ئەمە مهمە باشە کەسەکە گەنجێکە هیچ کێشەیەکی نییە ئەکرێ بووی ڕوونکەیتەوە فەسلەجێی کچەکە چۆنە فەسلەجێی پیاو چۆنە چ کاتێک مناسبە بۆیان چکە ئەمە بەڕاستی من زۆر جار لە پرۆگرامەکانی کەی ئێوە یا لە با بڵین پیجی خۆم ئاماژەم پێیاوە یعنی ئەم شتە ئەبێ چۆن ئەڵی کاتێکی تەوقیتی مناسب بێ بۆ هەردوو لە ئەمە زۆر مهمە کە ئەگرێ زۆر بە وردی بە تەفاسیل لەگەڵ کەسەکە لەگەڵ ئوسلوبی شێوازی ژیانی ئیشکردنی خۆی بێ یا بەرامبەرەکەی بێ کە هاوسەرەکەیەتی ئێمە مۆژگاریان بکەین چکە فەرقەکە لێچێکەوە بۆی شێچکە زۆری فەرقا تەوقیتەکان فەرقیە یعنی کەس هەیە لەوانەیە ڕاستە لە بدایەتی زەواجە لەوانەیە
هەنیمون بێ چۆن ئەڵی مەجالێکی زۆرانە بێ ماوەی هەفتەیەک بێ یا مانگە بێ بەس لە دوای ئەو ڕوتینی حیات دەست پێکات داوام دەست پێکات چ کاتێک مناسبێ داوامیان چۆنیە کەی ئەگونجێ بە شەو بێ بە عەسر بێ بە ڕۆژ بێ یعنی ئەمانە زۆر مهمن بەڕاستی چونکە ئەم بابەتە هەموو جارێ باسیەکەین یعنی ئەوە نییە تۆ بارەزی خۆت بێ ئەچم بۆ مەتامێ نانەخۆ یا سیارەکە داگرسێنم لێ خوڕم ئەڕۆم نە ئەمە ئەجواءێکی هادی و گونجاو و مناسیبی ئەوێ بە گوێرەی هەردوو کەسێک زۆر باشە دکتۆر اینجا بۆ زۆرێک لە بابەتە تەندروستیەکان قسە لەسەر کاریگەری خواردن ئەکەن کە ئەڵەن کاریگەری هەیە لەسەر ئەم بابەتانە ئەی هیچ خواردنێک هیچ خواردنەوەیەکەیە کە کاریگەری هەیە لەسەر کەمی هۆرمۆن لە پیاوانە بەڵێ طبعا هەر خواردنێک ببێتە هۆی ئەوەی کەسەکە وەزنی زیاکە وە تایبەت دەوروبەری وەرگی گەورە بێت ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی بەوە هەیە کە هۆرمۆنی تێستۆستێرۆن بەباشی چۆنەڵی دروست نەبێ یا کردارەکانی جێبەجێ نەکا بۆ لەبەرەوەی کاتی تۆ خواردنانە وەرەگری کە کالۆری زۆرە بۆی خەڵک زیاتر تێبگا کاربۆیدراتەکان با بڵێ وەکو نان و برنج و شیرینی و میوە پڕ شەکرەکان ئەمە بەڕاستی هەتا بتوانێت ئەو کەسە دیاری یعنی چۆنڵی نسبەتێکی ڕێژەیەکی پێویست بخوا لە حەد بەدەر نەبێت تێگەی زۆر جار خەڵک خۆی بە مەزەنەی خۆی بیرکردنەوەی خۆی قەرارەیە سیرەکەی لە ڕۆژێکە سێ نانەخوا دوو جار ژەمی برنج دووبارە ئەکات و ئێمە لەگەڵ ئەوان کە شت نییە قەتاع کرێ چکە ڕسەپتەری مێشکە حەزی لێت لە مناڵۆ فێر بووی بیخۆ بەس بە کەمی بەڵام ئەتوانی تۆ پرۆتینات زیاتر بخۆی گۆشتە مریشکە ماسیە پاخلەمەنیەکانە زەڵاتەیە یا بابەتی چەرەساد وەکو گوێز و باەم و پاشان زەیتی زەیتون ئەمانە شتێکی سوودبەخشن بۆ ئەوەی کەوا بکات چۆنەڵی تێستۆستێرۆن لە ڕێژەی تەبیعی خۆیان بمێنێتەوە بەڵام قەڵەوی هەر شتێک ببێتە هۆی ئەوەی کە قەڵەوی دروست بکات یعنی ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە هۆرمۆنی تێستۆستێرۆن چۆنەڵی کەم بێتەوە پاشان وەکو شتێکی کەشکە ئێمە ئیزافەیکەین ڕاضە جوڵە هەر بابەتێک بێگە دوای پرسیارکەن یان کەمکردنەوەی با بڵێن جگەرە کێشان و خواردنەوە کحولیەکان بە هەردوو با بڵێن کحولیش و بابەتی با بڵێن ساردەمەنیەکانی ئەوانی کە سۆدەی تایە وەکو کۆلا و بیپسیوتر ئەو بابەتانەمانە کالۆریشی زۆریان تایە کە ئەکرێوە بکات کەسەکە قەڵەوە کاتەکەمان بەرەو کۆتا ڕاڵێم خۆشمم پرسیارە بکەم بۆ تایبەتی واسی وەرزشی کرد چەند سوودێکی تایبەتیە هەم بۆ دەرونی هەم بۆ جەستەی بۆ ئەم بابەتش کە هۆرمۆنەکان پارێزراوی بەڵام ئەمە هەندێک لە وەرزشەوان ئەباتە ڕێگایەکیدا ئەوش بۆ دروستکردنی ماسوولکە و خۆی ئەزانین هۆرمۆنی تێستۆستێرۆن بە سروشتی جەستە خۆی ئەزانێت چەند ڕێژە دەرە بەڵام ئەمان هەوڵێن ئەم چۆن مێشکی ئازامی ئازەتێک بە دەرزی لە خوێنیان لە پێناو ماسوولکە ئەم پرسیارە بۆ ئەو کەسانە کە هەیەە حیاتی زەواجیشی پێگەڵێ ئەمە ڕێگایەکی تەندروستە یاخود تۆ ڕێنمای چییە بۆ کەسان خۆی لە ڕاستیە بە هیچ شێوەیەک ڕێگایەکی تەندروست نییە بەڵێ وەکو مۆزوعی جگەرە کێشان و خواردنەوە وایە یعنی کەسەکە ئەزانێت جگەرە کێشان بۆ نمونە یەشێکە لە هۆکارەکانی شێرپەنجە بە تایبەت بۆ شێرپەنجەی سنگ اینجا ئەندامەکانی کە بەڵام سیرێکی کەسەکە هەریشی کێشێ مهمترین شت لێرە ئەوەیە تۆ کەسەکە بۆی ڕوونکەیتەوە پێی بڵی کە ئەمە ئەم هۆرمۆنی ئەنەبۆلیکانە یان با بڵین ئەندرۆجینەکان تێستۆستێرۆن و ئەنەبۆلیکەکان هەر بابەتێک بێت ئیتر هەیە ئەڵێ دکتۆر ئەمە ئەسڵیە و ئەمە ئەوروپی يعني بالعكس ئەوەی کە زۆر ئەسڵی زۆر خراپترە چونکە نسبەیەکی زۆر زیاتری تایە یعنی ئەنەبۆلیکەکان بەڕاستی لە گەنجە مشکلەیە بۆچی مشکلەیە حەزمان نەکرد ئێمە بمانزانیا لە کێشە دروستە بیا دروست نابێت بەڵام لە سا 20 گەنجەکان ممکنە تێستۆستێرۆنیان وەکو پێش سایکڵ نەگەڕێتەوە باری ئاسایی کێشی کوالیتی سپێرمەکانیان بۆ دروست بێ بەداخەوە لە هەنێکیانە ئەبێ بە سفر دوای ناشگەڕێتەوە سێرەکەی تۆ عیلاجی منەشتی بۆ بەکارێنی بۆ ئەوەی کە گونەکان چالاکەیتەوەی ئازی چۆر ڕژانەکان دەست پێ بکات و بەڵام سێرەکەی ئیسجابەی ئەو توی نابێ هەنێکیان زۆربیان تووشی حاڵەتی خەمۆچیە بن بۆ چکە لە کاتی بەکارهێنانی هۆرمۆنا زۆر چست و چالاکن و ئێنەرژیشی باشیانی بەڵام لە دوای هۆرمۆنەکە سێرەکەی ئەوانە بۆ ئێمە ئامۆژگاری گەنجەکانەکەین بەڕاستی دوور بن لە بەکارهێنانی ئەم هۆرمۆنە ماعەدا بۆ ئەو کەسانی کە لەسەر و 50 ساڵەوەن کێشەیەکیانەیە بەهۆی تەمەنە هۆرمۆنیان کەمی کردو و تەئسیری لە کوالیتی حیاتیان کردو ئەکری ئەوانەیە ئەمە لەژێر ڕمای خۆمان دەست خۆش بە دکتۆر دەست خۆش بێت دکتۆر سپاس